ئەو پیاوە کوردەی 106 ساڵ ژیا لە سەدەی 18دا لە گوندێکی کوردستان لەدایک بوو، لە سەدەی 20دا بەسەر ئاسمانی بەریتانیا فڕۆکەی لێخوڕی. زارۆ ئاغا کێ و چۆن ناوبانگی بە جیهاندا بڵاو بوویەوە؟ چەند ساڵان بەرێت و ئەفەندم زەویجی بێژە. زارۆ ئاغا لە ساڵی 1974 لە گوندێکی سربەشاری مۆتکی ژێر فەرمانڕەوایەتی میرنشینی کوردی بەتلیس لەدایک بووە. لە تەمەنی گەنجەتیدا ڕوو دەکاتە ئەستانبوڵ و بۆ ماوەی 112 ساڵ کاری حەماڵی دەکات و لە تەمەنی 150 ساڵیدا دەبێتە پاسەوانی دەرگای شارەوانی ئەستانبوڵ. ئەو پیاوە کوردە کە 11 ژنی هەبووە هەتا کۆتایەکانی تەمەنی کەسێکی نەناسراو بوو، بەڵام کاتێک کەسێک چیرۆکە سەرنجڕاکێشەکەی دەبیستێت کە دژی سوپای ناپلیۆن شەڕی کردووە و هەروەها لە تەمەنی 100 ساڵیدا بەشداری جەنگی عوسمانیەکانی کردووە لە دژی رووسیا و ڕۆمانیا، ئیتر ناوبانگی ئەم پیاوە کوردە بە تورکیا و ئەوروپا و ئەمریکادا بڵاو دەبێتەوە. بەڵام ناوبانگەکەی تەنها لەسەر پەڕۆی ڕۆژنامەکان نەمایەوە، بەڵکو لەلایەن دژبەرانی مادە کحولیەکانەوە بانگێشتی ئەمریکا کرا بۆ پێی ئەم پیاوە بە تەمەنە هەرگیز مادەی کحولی نەخواردبووەوە. لەو دەمەدا ئەمریکا بەرهەمهێنان و هاوردەکردن و فرۆشتنی مادە کحولیەکانی قەدەغە کردبوو بە مەبەستی کەمکردنەوەی تاوان و کێشە کۆمەڵایەتیەکان و زیانە تەندروستیەکان و چەند هۆکارێکی تر. زارۆ ئاغا کە لەسەر پاسپۆرتەکەی نووسرا بوو لە ساڵی 1974 لەدایک بووە، ڤیزایەکی 6 مانگی ئەمریکا وەردەگرێت و لەگەڵ سپۆنسەرەکەیدا بە ناوی ئاسم ڕێدڤان و ئەحمەد موسا کە خۆی بە کوڕەزای زارۆ ئاغا ناساند بوو، گەشتەکەیان بەرەو ئەمریکا دەست پێ دەکەن. بە پێی قسەی بەڕێوەبەرە ئەمریکیەکەی زارۆ ئاغا کە ناوی کاڵڤن هارس بووە، پیاوە کوردەکە لە سەردانەکەیدا بۆ ئەمریکا نامەیەکی موستەفا کەمال ئەتاتورکی پێبووە بۆ سەرۆکی ئەمریکا هەربەرت هوڤەر و هەروەها نامەیەکی سەرۆکی شارەوانی ئەستانبول بۆ سەرۆکی شارەوانی نیویۆرک جیمی واکر. ڕۆژنامەی نیویۆرک تایمز لەو دەمەدا زیاد لە 20 هەواڵی لەسەر ئەم پیاوە کوردە بڵاو کردەوە. لە مانگی حوتی ساڵی 1930دا هەواڵێکی بڵاو کردەوە و نووسیوێتی زارۆ ئاغا خەڵکی کوردستان و دانیشتووی ئەستانبول کە بە بەتەمەنترین کەسی جیهان ناوبانگی ترکردووە دوێنێ چێژی لە دیمەنەکانی نیویۆرک بینی. لە هەواڵێکی تردا ڕۆژنامەکە نووسیوێتی لە سێم ڕۆژی مانەوەیدا لەگەڵ گۆرانی بێژانی ئۆپێرا ئانا فیتزی و ئێدنا کیلۆک بە ئۆتۆمبیل گەڕانێکیان بە سنترال پارکی نیویۆرکدا کرد. ڕۆژنامەکە هەروەها نووسیوێتی کە زارۆ ئاغا زۆر قسە خۆش بووە و ڕەنگە ئەمە یەکێک لە هۆکارەکانی تەمەندرێژیەکەی بێت. یەکێک لە کێشەکانی پیاوە کوردەکە لە نیویۆرک ئەوە بوونەی دەزانی بۆ قیبلە ڕوو بکاتەکوێ و بۆ ئەمەش گلەیەکانی دەبردە لای ڕیدڤان. کاتێک ڕیدڤان لە پەنجەرەکەەوە سەیری ئاراستەی خۆراڵاتن دەکات و بەرماڵە نوێیەکەی زارۆ ئاغا ڕوو دەکاتە ناوچەی برۆکلن لە نیویۆرک، ئیتر زارۆ ئاغا ئارام دەبێتەوە. لەگەڵەوە ئەم پیاوە کوردە بەشێکی زۆری تەمەنی لە ئەستانبوڵ ژیاوە، زمانی تورکی زۆر باش نەبوو و بە کوردی قسەی بۆ ڕۆژنامەکانی ئەمریکا کردووە. بۆیە لە چاوپێکەوتنەکاندا ئەحمەد موسا قسەکانی پیاوە کوردەکەی دەکردە تورکی و ئاسم ڕێدڤانی ژوەری دەگێڕایە سەر زمانی ئینگلیزی. چەند ساڵان بەرێت و ئەفەندم زەویجی بێژە. ژیانی زارۆ ئاغا لە ئەمریکا تەنها گەڕان و خۆشی نەبوو. لە 25 مانگی نۆی ساڵی 1930 ئۆتۆمبیلێک لە نیویۆرک خۆی پێدا دەکێشێت و جێ دەهێڵێت و بەم هۆیەوە بریندار دەبێت، بەڵام بەپێی قسەی ئەو سێ پزیشکی لە وتێلەکەیدا چارەسەریان بۆی دەکرد وتبوویان کە برینداریەکەی سەخت نەبووە. لە مانگی دەی هەمان ساڵدا زارۆ ئاغا دەبرێتە ساڵۆنێکی جوانکاری لە نیویۆرک و یەک کاتژمێر دەمێنێتەوە. لەو کاتەدا چەند سەد کەسێک لە دەرەوەی ساڵۆنەکە کۆ دەبنەوە و لە پەنجەرەوە سەیری پیاوە کوردەکە دەکەن. پێش سەردانەکەی بۆ ئەمریکا زارۆ ئاغا وتبووی دەیان ئەمریکی نامەیان بۆ ناردووم کە سەردانیان بکەم. کچێکی دەوڵەمەندی ئەمریکی کە 8 کەشتی و 4 یەختی هەیە بانگێشتی کردوم ڕەنگە هاوسەرگیری لەگەڵدا بکەم. بۆیە دوای چەند مانگێک مانەوەی لە ئەمریکا دەنگۆی ئەوە بڵاو دەبێتەوە کە زارۆ ئاغا جارێکی تر هاوسەرگیری کردووە و دوای مردنیشی دڵی بووە مەبەستی لێکۆڵینەوەی پزیشکی دەفرۆشرێت. بۆیە کە سوکارەکەی دەچنە لای بەرپرسانی حکوومەت و داوا دەکەن زارۆیان بۆ بهێننەوە. پێشتری ژنەکەی چەندین جار گلەی کردبوو کە مێردەکەی پارەیەکی کەمی بۆی بەجێهێشتووە پێشەوەی سەفەر بکات و هاوکات حکوومەت موچەکەی بڕیوە. زارۆ ئاغا لە ماوەی ئەو نۆمانگەی لە ئەمریکا مایەوە بەشداری لە چەند نمایشێکدا کرد و بۆ پارەی دەستی کەوت توانی گەشتی ئینگلاندی پێ بکات. لە مانگی 5 ساڵی 1930 بۆ یەکەم جار بەسەر ئاسمانی بەریتانیادا بۆ ماوەی 20 خولەک فڕۆکەیەکی بچۆکی لێخوڕی لە کاتێکدا مامۆستایەکی فڕۆکەوانی بەناوی کاپتن ئێدوارد جۆنز لەگەڵیدا بوو. زارۆ ئاغا زۆر چێژ لە فڕینەکە وەردەگرێت و دوای دابەزین بە زەردەخێنەیەکەوە دەڵێت کەی جارێکی تریش تاقی بکەمەوە. پیاوە کوردەکە جگە لە ئەمریکا و بەریتانیا سەردانی وڵاتانی فەڕەنسا و ئیتالیا دەکات و گەشتە درێژەکەی کە لە ساڵی 1930ەوە دەستی پێکرد دوای 2 ساڵ کۆتایی پێدەهێنێت و لە 31 مانگی دەی ساڵی 1932 دەگەڕێتەوە بۆ ئەستانبول.
زۆری تەمەنی زار و ئاغا مشتومڕی لێ دەکەوێتەوە. ڕۆژنامەی نیویۆرک تایمز لە مانگی حوتی ساڵی 1930 بابەتێکی لەسەر بڵاو دەکاتەوە و دەنووسێت زار و ئاغا کە خەڵکی کوردستان و دانیشتووی ئەستەنبوڵە و ناوبانگی بە تەمەنترین پیاوی جیهانی وەرگرتووە، گومانی جدی لەسەر دروست بووە کە تەمەنی 156 ساڵ بێت. ڕۆژنامەکە بۆ چوونی بەرپرسێکی گەورەی کۆمپانیایەکی بیمەی وەرگرتووە بە ناوی ئارسەر هەنتەر کە وتوویەتی هیچ بەڵگەیەک نییە هیچ کەسێک لە 106 ساڵ زیاتر ژیا بێت. ئارسەر تەمەنی زارۆی بە 90 بۆ 100 ساڵ خەمڵان دەبوو. بەڕێوەبەرە ئەمریکیەکی زار و ئاغا لە وەڵامی گومانەکانی ئارسەردا وتبووی کە حکوومەتی تورکیا بۆ ماوەی 3 هەفتە لێکۆڵینەوەیان کردووە پێش ئەوەی بەیاننامەی لەدایکبوونی بۆ دەربکەن. بێگومان حکوومەتی تورکیا خۆیان ناکەنە گاڵتەجار. هاوکات زۆری تەمەنی کچوپڕێکی زار و ئاغا دەکرێتەوە بنە بەڵگەی ئەوەی کە تەمەنی ئەم پیاوە کوردە لەوە زیاترە کە ئارسەر خەمڵاندنی بۆ کردووە. ڕۆژنامەی نیویۆرک تایمز لە ڕۆژی مردنی زار و ئاغادا لە ساڵی 1934 هەواڵێکی بڵاو کردەوە کە کچەکەی وتوێتی تەمەنم 90 ساڵە. هەروەها باز لەوە دەکرێت کە کوڕێکی تەمەنی 97 ساڵ بووە ئەو کاتەی لە ساڵی 1924دا گیانی لەدەستداوە. لەگەڵەوەشدا کاتێک لە ئەمریکا بووە ئەو پزیشکی سەردانی کردووە و توێتی گومانم لەو قسەیە نییە کە دەوترێت ئەم پیاوە تەمەنی 156 ساڵە. زار و ئاغا چاخۆرێکی باش بووە. گۆڤاری بازرگانی چاو قاوە لە ژمارە 52دا کە لە ساڵی 1927 دەرچووە ئاماژەی بە چاوپێکەوتنێکی زار و ئاغا کردووە کە وتوێتی خواردنەوە سەرەکیەکەی چایەوە بە بەردەوامی دەیخواتەوە. بەڵام لە ژیانی دامادەی کحولی نەخواردوێتەوە و جگەرەشی نەکێشاوە، بەڵام کە گەنج بووە ماوەیەک قاوەی خواردوێتەوە. هەروەها لەگەڵ سپاگێتیدا بینی باش نەبووە. لە چاوپێکەوتنێکیدا لەگەڵ پەیامنێری ڕۆژنامەی وێستمینستر گەزێت گلەی لەو سپاگێتیە کردووە کە لە ئیتالیا خواردوویەتی و وتوێتی سپاگێتیەکە کۆ ئەندامی هەرسکردنی تێکداوم و لەو کاتەوە ناتوانم شەوان 2 کات ژمێر زیاتر بخەوم. گۆڤاری فۆرد نیوز کە لەلایەن کۆمپانیای فۆرد مۆتۆری ئەمریکیەوە دەردەکرا لە ساڵی 1934 وێنەیەکی زار و ئاغای لەناو ئۆتۆمبیلێکی فۆردا بڵاو کردەوە و نووسیوێتی یەکێک لە کۆنترین دانیشتوانی سەرزەوی چێژ لە سواربوونی فۆرد وەردەگرێت لە تورکیا. زار و ئاغا لە 29 مانگی 6 ساڵی 1934 لە نەخۆشخانەیەکی ئەستەنبول کۆچی دوایی کرد. لە ڕۆژی مردنەکەیدا سەدان کەس لە بەردەم ئەو نەخۆشخانەیە گرتبوونەوە. دەسەڵاتدارانی تورکیا داوایان لە کەسوکارەکەی کردبوو کە ڕێگە بدەن توێکاری بۆ بکرێت بۆ ئەوەی تەمەنی ڕاستەقینەی بزانرێت. ڕۆژنامەی نیویۆرک تایمزی ئەمریکی لە ڕۆژی مردنەکەیدا هەواڵێکی بڵاو کردەوە کە تێیدا نووسرا بوو ئەمڕۆ خزمەکانی زار و ئاغا و دکتۆرەکان بوو بە دەنگەدەنگیان لەسەر بابەتی توێکاری جەستەکەی و دوجار دکتۆرەکان براوە بوون. بۆ ئەمە بەستە دکتۆرێکی ئەڵمانی بە ناوی دکتۆر شۆرت دیاری کرا بۆ ئەنجامدانی توێکاریەکە. نیویۆرک تایمز باسی لەوەش کردبوو 2 تەلەگراف لە ئەمریکاوە هاتووە کە هەریەکەیان ئۆفەرێکی داناوە بۆ کڕینی جەستەی پیاوە کوردەکە لەگەڵ ئەوەی بڕی ئۆفەرەکە ئاشکرا نەکراوە، بەڵام باسی ئەوە کراوە ئەو کەسانە ئامادە بوون پارێکی زۆر بدەن، بەڵام کەسوکارەکەی زار و ئاغا ئۆفەرەکانیان ڕەت کردوێتەوە و ویستویانە تەرمەکە لەسەر نەریتی مسلمانان بنێژن. بە پێی بانگەشەکانی خودی زار و ئاغا و بەیاننامەی لەدایکبوون و پاسپۆرتەکەی کە ساڵی 1974 بە ساڵی لەدایکبوونی دیاری کراوە تەمەنی ئەم پیاوە کوردە دەکاتە 106 ساڵ. Goodbye. How do you do?